دەڵین ئەگەر کەسێکت بینی ئیشێکی سادەی هەبوو گاڵتەی پێ مەکە، چونکە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ هەموویان شوانیان کردووە کە شتێکی سادەیە. هەتا خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ما بعث الله نبيا إلا رعى الغنم رواه البخاري. هیچ پێغەمبەرێک لە پێغەمبەران نەهاتوە سەلامی خوایان لەسەر بێ کە ژمارەیان 124,000 پێغەمبەر عەلەیهیم الصلاة والسلام ئیلا شوانیان کردووە کە لە کاتێکا میهنەیەکی بەڕێز نییە، یعنی بڵێ کەسابەتێکی بە قوت و بەهێز بێ و لەناو خەڵکە تایبەت بێ. بۆیە خۆشەویستان ئاگامان لە خۆمان بێت پێغەمبەر یەحیا سەلامی خوای لەسەر بێ و پێغەمبەرانی تریش سەلامی خوایان لەسەر بێ هەموو پێغەمبەران کەسابەتیان کردووە، ئیشیان کردووە. هەتا خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح جامع صغیر هاتووە بە ژمارە 4456 دەفەرمێ كان زكريا نجارا. زكريا پێغەمبەر عليه الصلاة والسلام کە باوکی یەحیا پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ نەجار بوو، دارتاش بوو. بۆیە گاڵتە بە پیشە و کەسابەتی سادەی هیچ کەسێک مەکە، چونکەوە لە تەکەبورەوەیە. کاتێککە تۆ کەسێک دەبینی ئیشێکی سادە دەکا، ئیشەکەی بەکەم دەزانی، ئەو ئینسانە بەکەم دێتە بەرچاوت، ئەوە تەکەبورە. بۆیە ئاگاداری خۆت بە